حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ تەلەبەی ئەبوو هورەیرەیە. شێخ حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ ژنەکەی تەلاق دابوو. لێیان پرسی یەکێگەی ویست ژنەکە مارە کاتوە هات لێی پرسی وتی ئەرێ قوربانجان ئەم ئافرەتە ژنی جەنابت بوو، ئێمە مانەوەی بیخوازین بۆ فڵان کەس، چۆنە بەڕێیت چۆ ئافرەتەکە چۆنە؟ وتی تا ژنم بوو هەموو ئەسرارێکی لای خۆم پارێزراوە، ئێستا کە ژنی من نییە چۆن نەتوانم باسیکەم، چ مافێکم هەیە باسیکەم؟ ئەمە ئەخلاقی پارسەنگی مسلمان، ئەمە لە ناخیا تەزکیەی نەفسی شێخ حەسەنی بەسرییانەی وەرگرتووە هی خۆی کە مەدرسەیەکە سەیری ئەو پارسەنگیە تا خێزانم بووە ئەسراری لای خۆم لەبەرەوە پیاوی گەشم بۆچی جوامێری نییە خەڵک ئەسراری باسکات. ئێستا کە لای من نەماوە ئافرەتێکی ترەوەیە شووکە بە چ مافێک دەتوانم زۆعفی ئەو بەیان کەم بۆ خەڵکێکی